وشەی کورد و ئاوشێوەکانی لە مێژوودا مەشتومڕی زۆر لە ناو ئێمەی کورددا هەیە دەربارەی ئەوەی کە وشەی کورد لە چیەوە هاتووە و واتای چییە. زۆر جار حەزی دۆزینەوەی ئەو نهێنیە بەبێ بەها و بابەتێکی لاوەکی سیر کراوە، بەڵام لە ڕاستیدا بابەتێکی هێندە گرنگە پێویستە لە مشتومڕەوە بگوازرێتەوە بۆ دۆزێکی ئەکادیمی، چونکە ئەم حەزە تەنها حەزی زانین و واتای وشەیەک نییە، بەڵکو بابەتەکە یەکسانە بە دۆزینەوەی ئەسڵ و ڕیشەی خۆمان و دووبارە پێناسەکردنەوەی بوونمان وەک نەتەوە. ئەم بابەتە گەر بۆ نەتەوەکانی تر گرنگ بێت بۆ ئێمەی کورد دوو جار گرنگە، چونکە ئێمە وەک نەتەوە لە ناو مێژوودا بە تەواوی خۆمان نەدۆزیوەتەوە. هێشتا وەک نەتەوەکانی دیکە باوەڕمەندی تەواو و پتەومان بە ئێستا و ڕابردووی خۆمان نییە. هێشتا نەمانتوانیوە لێبڕاوانە لە بەرامبەر داگیرکەرەکانماندا خۆمان پێناسە بکەین. ڕەنگە دیاترین گرفتەیەک کە لە بەردەم ساخکردنەوەی وشەی کورددا بۆ بێژنووسان دروست بوو بێت زۆری ئەو ناوانە بێت کە لە ناوی گەلەکەی ئێمەوە نزیکن. کۆمەڵێک هۆز و گەل و تیرەی تر لە مێژوودا هەبوون کە لەسەر ئەم خاکە ژیاون و ناوەکەیان لە ناوی کوردەوە نزیکە. بۆ نمونە وشەی کەردکە وەک ناوی تیرەیەک لەسەر دوو تاتە بەردی سۆمەری هەڵکەندراوە کە مێژووەکەیان بۆ 2000 ساڵ پێش زاین دەگەڕێتەوە. هەروەها ڕۆژهەڵاتناس و مێژوو نووسان لە چەندین سەرچاوەدا باز لە نەتەوەیەک دەکەن بە ناوی کاردۆخ یاخود کاردۆک و مێژوونووسی گریکی کیسینۆفۆن 355 ساڵ پێش زاین ئەم کاردۆخیانەی بە گەلێک پەسند دەکات کە ئازایەتی و خۆشەویستی خاک لە ناویاندا زۆر باو بووە. میلەتێکی تریش لە مێژووی ئەرکیۆلۆژی ئەم ناوچەیەدا ناوی هاتووە کە ئەویش میلەتی کورتە کە بە تەواوی لە ناوی کوردەوە نزیکە. مێژوونووس ئەسترابوونی یۆنانی لە باسی مادەکاندا دەڵێت باکووری وڵاتەکە هەندێک گەلی کوێستانی تێدایە بە ناوەکانی کاردۆسی، ئەمردەکان، کورتەکان. لە ناوچەکانی زاگرۆسیشدا باز لە گۆتیەکان کراوە. گەزنەفۆن لە ساڵی 401 پێش زایندا دەڵێت بە وڵاتی کوردووکەکاندا تێپەڕیوم. گەڕیدە و جوگرافیناسی گریکی وەک سترابە و پتۆلیمی لە سەرەتای سەدەکانی زایندا باسی ناوچەی کوردئینیان کردووە لەسەر خاکی کوردستانی ئێستا. تاهاتنی ئاینی ئیسلام مێژووی وشەی کورد بەم جۆرە لە ناڕوونیدایە. لەگەڵ بڵاوبوونەوەی ئاینەکەدا بۆ یەکەم جار ئیمامی عەلی کوڕی ئەبوتاڵیب لە نامەیەکدا بۆ زیادی کوڕی ئەبیهی وشەی کوردیان بەکارهێناوە. لە پاش ئەوەوە هەموو مێژوونووسە کلاسیکەکانی عەرەب و فارس وشەی کوردیان بۆ گەلێکی دیاریکراو بەکارهێناوە کە گەلی کووردە. هەموو ئەو ناوانە کەردکە، کاردۆسی، کاردۆخی، کورت، گۆتی، کوردک، هاودەنگی و هاو ئاوازیەکیان لەگەڵ وشەی کورددا هەیە، بەدەر لەوەی کە هەموو ئەو گەلانە لەسەر خاکی کوردستانی گەورە ژیاون و شێوەی ژیانیان هەمان ئەو شێوەیە بووە کە لە مێژووی میلی ئێمەدا هەیە. عەلاءەددینی سەجادی لەو بارەیەوە دەڵێت هەر قەومێک ویستە بێتی ناوی قەوم یا شوێنێکی تر بێنێت بەپێی زەوقی زمانەکەی خۆی ناوەکەی وتووە، واتە زمانەکەی ئەو وشەی بە چ جۆرێک بەلاوە سووک بوو بێت بەو جۆرە وتویەتی. بەپێی قسەکانی سەجادی هەموو ئەو ناوانە هەمان ناوی کوردن و مێژوونووسان بەپێی زمانە جیاوازەکانی خۆیان دەریان بڕیون و گۆڕانیان بەسەردا هاتووە. لێڵی ئەو مێژووە وای کردووە نەتوانرێت بەڕوونی ناوی گەلی کورد ساغ بکرێتەوە، بەڵام ئاگابوون لەو مێژووە دەمانگەێنێتەوە بڕوایەی گەلی کورد لەسەر خاک و وڵاتی خۆی بۆ هەزارەها ساڵە نیشتەجێیە. وڵاتانی داگیرکەر و دژە کورد دەستیان لە لێڵکردنێکی زیاتری ئەم مێژووەدا هەبووە. بۆ نمونە وڵاتی تورکیا لەم ساڵانەی دواییدا بەکارهێنانی وشەی کورد یاخود کوردستانی لە چاپخانەکانیدا قەدەغە کردووە، یاخود کتێبی وەک سیاحەتنامەی ئەولیای چەلەبی کە باز لە وڵاتی کوردان و مێژووی کۆمەڵایەتیان دەکات وشەی کوردی لە چاپە نوێیەکانی دالا بردووە. ڕەنگە ئەمە نمونەیەکی زیندوو بێت بۆ ئەم دژایەتی و شێواندنی مێژووی ئێمە.